دێمۆنەی نێزم ئێجومەی تو ڕۆژدان ئەندرێ دەبێت بۆمان لە سارکەرەوەی دانێت توان هاوکاریمان بکەن لە ناو سارکەرەوەی لە هەولێر لە تومعبی لە سارکەرەوەمان بۆدانن تا براکەم دێت باشە لە سویسڕاوە دەگەڕێتەوە بۆ کوردستان دەگەڕێتەوە ئەرێوەڵا دوو ڕۆژی کە دەگەڕێتەوە بەپێی یاسا ڕێگە پێ نەدراوە تو ئامە قەبزیت هەیە چێشەکت هەیە کابرای تبلیغ دەکەی یعنی تو بۆ نفسی بیکوشی تەقەی لێ بکەی 4-5 کیسەی پێوە بنەی بیکوشی بەنانی کوشتنی یعنی ستاوانە چی کردبوو باش ینی تەبلیغیش نەکرابوو لە ئەنجامی شەڕەتەقەیەک لە کۆیێ هاوڵاتیەک کوژرا سڵاوتان لێبێت ئێوارەی ئەمڕۆ شەڕ لە نێوان هێزە ئەمنیەکان و هاوڵاتیەک ڕوودا لە ئەنجامدا هاوڵاتیەک دەکوژرێ لەسەر ئەو بابەتە من کە سوکاری یاخود خزمی نزیکی کوژراوەکەم لەگەڵدا بۆ ئەوەی زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکەم پێ بدە خات و سڵاوت لێبێ سپاس بۆ دەرفەتە ئەگەر زانیاریەکانم پێ بدەی کە ئەم شەڕەتەقەی کە ڕوویدا چی بوو و بۆچی ئەو خزمەتان کوژرا سڵاوت لێبێ کاکەجیان بەخێر بێ ئەو خزمەمان ئەمە لێر دوورین جوابمان بۆ هاتکیان ئەرسان کوژراوە ناوی چی ئەگەر ناوی سیانیم پێ بدەی ناوی ئەرسان عەبدوڕەحمان عەزیز باشە تەمەنی چەند ساڵە تەمەنی ماڵێکی باشە ڕووداوەکە چۆنی بوو کاتژمێر چەند بوو لە دو عەسرێ بوو دەوری سعات 4 لایدا بوو 4 بوو 4 لایدا بوو شتە سوا بوو تەلەفۆن بۆ من کرا کوتیان کە عەرسان کوژراوە بشتم چۆن وایە کوتی وایە وەڵا گەر ئیدی چوین لەگەڵ خزم کەسی کۆ بووینەوە گەر چوین پڕی مەفرەزەی ئاسایشی بوو کوتیان حاکمی لێ مەفرەزەی ئاسایشی لێ نەیانهێش کتینە سەرێ لە سەردانی بزانم چۆن کەوتووە چۆن لێ دراوە چۆن کەوتووە پڕی مەفرەزەی ئاسایشی بوو مەیتەکەیان هێناو لە عەسرێ وەڵا دێن دەبن ئەو مەیتەی دێن دەبن و بەزای من چوومە سەر مەیتەکەی دوو گول لە بەسنجەوە بوو دوو لای سنجی دوو کنی لای سەفی دوو کنی پێوە بوو ئیدی نازانم لە قەلبیشی نەیانهێشتا مەشاکەی بزانین قەلبی بەچێکەی برین بەچێکەی وەیە باشە ئەو هێزەی کە تەقەی کرد چی هێزێک بوو کە وەڵی نازانێ ژنەکەی دەڵێ هەموو دەمامکدار بوون و هاتون بەسەر دیواری کوتمە کاکەوە چ بۆ وەرن ئەمن بکوشن بۆ دەکەن ئەوە چ بۆ چی کرد وەکتی بەسەر کەوتنەوە هەڵات بۆ سەربانی و ئەوانیش بە سەربانی کەوتن و هەرەوەندەم نەزانی بوو بە شەڕەتەقە خێزانی باسی ئەوەی نەکرد کە هیچ هێزێکی پۆلیس پێشوەختە هاتوو بۆ ئاگاداری بکاتەوە بۆ ئەوەی کە خۆی بدا بەدەستەوە دەڵێ هیچ هێزەک نهاتوو هیچ کەسەک ئاگاداری نەکردوینەتەوە هیچ بۆ نهاتوو کەسی ژەمەی ئاگادار نەکردێتەوە دەڵێ لە دەرکەیاندا دەرکەمان نەکردێتەوە پەنجە بە دەرکەی داهات نەحەوشێ پەنجەرەیان شکاند بەسەر دیواری کەوتونە دیارە نازانم لە دیواری جیرانەکان بەچی کەوتونە سەردانی باشە من ئارمدا چمەتە سەری لەگەڵیان بە منیان گوتنێ و بوو بە تەقە و کوتیان دیارە ئەرسان کوژراوە ئەو خزمەتان تەقەی کرد یاخود تەنها ئەو هێزەی کە هاتووە ئەو تەقەیان کردبوو ئاخر ئەوە نازانێ ئەوشنە نازانێ بەمە ناڵێن هەتا ئێستای ڕوونکردنەوەکمان نادەنێ باشە پۆلیس و ئاسایشی کۆیە هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر ڕووداوەکە ڕوونکردنەوەمان ناداتێ دەڵێن یەکم پۆلیس لەوێ برادەرت کە گوتی شەشتی دەمان پێ لەوێ کەوتووە على أساس زمانتەکەی خۆی بۆ خۆی کوشتووە لێ کەوتووە فیشەکەکە ئێشەش فیشەک لێ بکەوێ دیگە کار شەکەکە بە خۆی و بێ لە خەڵکەکەی دابا دەبا کەسێکی بریندار کرد با مەفرەزە بۆی سەرکەوتووە ماگی توور نەبووە باشە سەربانی دەبووە ئەو برینداری کرد کوشتن هەبا برینداری شەبا لە تەڕەفە ئەمنیەکانەوە ینی ئەو تەقەی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کراوە ئەمە بەپێی یاسا ڕێگە پێ نەدراوە بەپێی یاسا ڕێگە پێ نەدراوە تو ئامە قەبزیت هەیە چێشەکت هەیە کابرای تبلیغ دەکەی یعنی تو بۆ نفسی بیکوشی تەقەی لێ بکەی 4-5 کیسەی پێوە بنەی بیکوشی بەنانی کوشتنی یعنی ستاوانە چی کردبوو باشە ینی تەبلیغیش نەکرابوو تبلیغ نەکراوە ئەمە کەسی وینە نەماڵ خێزانەکەی ئاگادار کردبا یان چۆن هێزە ئەمنی چۆن حاکم ئەوەی دەدا ئەو کەسەی بکوشن لە چ هێزەی لە چ هاتووە لە شەخصەی بۆ دزەکیرۆر بۆ ئەو هێزە ئەمنیە لە چ هاتووە ئەمە دەمانەوێت ئەو هێندەی بزانین ئەو هێزە ئەمنیە هێزەکە دەمامکدار بوو هەموو دەمامکدار بوون باشە هەموو دەمامکدار بوون ئێستا تەرمەکەی لە کوێنێکە ئێستا تەرمەکەی وەلا عەسر دەیهێن و دەیبەن و
هنا برو هوليري تبعت لي هوليري باشە لە تبعادلی ئێوە تەرمەکە وەردەگرنەوە وەکو کەس و کار و خزمی ئەو نا والله دەڵێ دەبێت داینێن هەتا دێمۆنەی نێژم جومەیتیش تو ڕۆژدان ئەندرێ دەبێت بۆمان لە سارکەرەوەی دانێن نەک لە هەولێرە ئێستا هەولێر تاوای کردووە کۆیەوەری نەگرێتەوە بۆمان وەرنەگرنەوە دەبێت دیسان ببین بۆ ڕانی ئەگەر توان هاوکاریمان بکەن لە ناو سارکەرەوەی لە هەولێر لە تبعاتی لە سارکەرەوەمان بۆدانن تا براکەم دێت باشە ئەو برای کوژراوەکە لە شوێنێکە ئێستا لە سویسراوە دەگەڕێتەوە بۆ کوردستان دەگەڕێتەوە ئەرێوەڵا دوو ڕۆژی کە دەگەڕێتەوە تیارەی بۆ دوو ڕۆژ کە بڕێوە ناتوانێت سپێنستەرکێ دوو ڕۆژ کە دەگەڕێتەوە دەڵێت دەبێتەکەی لە تبعات باشە ئەوەی تۆ ئاگاداربی ئەو خزمەتان هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەسێک یاخود هێزانیەکانی کۆیە هەبووە پێشتر بە ئێوەی گوتبێ خۆی کەساتێکی چۆن بوو فقير بو كوبيد الصلاة وتاكسي بو هيتي نكردوا كوبيد الصلاة بو هي ما مستابو تعين بو زيرك بو زور باشا تاكسي بو طلب يدينا ودا بالكري كادري ومالك پێتوایە هەر ئەگەر تۆمەتباریش بێ تۆمەتبار دەبێت تەقەی لێ بکرێت لەلایەن هێزانیەکانەوە ئەگەر تۆمەتباری تەقەی لێ بکرێ ناوەڵا بۆ تەقەی لێ بکرێت تۆمەتبارە دەستگیری دەکەم ئازارە باشە بۆ تەقەی لێ بکەم بۆ فیشک باشە ئێوە چ داوایەکتان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ کەیسی ئەو خزمەتان ئەمە داوامان لە حکوومەتی هەرێم هەیە چ لە تەرەفی یەکێتیەوە بێت چ لە تەرەفی پارتیەوە بێت داوامان هەیە ئەو ڕوونکردنەوەمان بداتێ ئەو هۆکارەمان بداتێ بزانین ئەو هێزە ئەمنیە لە چ لایەنە چووە ئەوە عەسکەری بووە یا مەدەنی بووە ئەوە شەخسی بووە یا حکومی بووە ڕووداوەکە لەناو جەرگەی کۆی ڕوویداوە بەڵێ لەناو جەرگەی کۆیە باش ئەو هێزانی کە بەرچاوی خۆت بینون پۆلیس و ئاسایش و چ هێزێکی تر لێ بوو یعنی هەمان ئەو هێزە دەمامکدارە بوون کە تەقەیان لەو خزمەتان کرد ئەو هێزە دەمامکدار بوو کە چۆی لێ بوو ئەو هێزەی کە چووی بەرچاوی خۆت بینی چی هێزێک بوو دەمامکدار بوون یاخود هێزی پۆلیسی ئاسایی بوو ئەو هێزەی لێ نەما بوو کە تەقەیان کرد بوو باش زۆر باشە ئێوە چاوەڕی چی دەکەن ئامادەژنی کە تەرمەکەی بە خاک بسپێرن تاوەکو کەیسەکە ڕێڕەوی یاسایی خۆی وەردەگرێ باشە دەستان خۆش سپاس بۆ زانێرەکانت کە بە پایتەخت میدیاتدا بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمە قسەی شاید حاڵێک بوو یاخود خزمێکی نزیکی ئەم کوژراوە بوو کە ناوی عیرفانە باسی لەوە کرد کە ئێوارەی ئەمڕۆ لە دوای کاژمێر 4ەوە شەڕەتەقە ڕوودەدات و وەکو هاوسەرەکەی بۆی گێڕاوەتەوە کە هێزێکی دەمامکدار دێنە سەر ماڵەکەی و دواتر شەڕەتەقە ڕوودەدات و لە ئەنجامدا دوو فیشک بەر سینگی نزیک دڵی ئەو کوژراو دەکەوێت و دواتر هێزێکی زۆری پۆلیس لەوێ بڵاوی پێدەکرێت و تەرمەکە و ئێستا بەرەو تبعادلی پزیشکی دادی شاری هەولێر بەڕێکەوتووە بۆ ئەوەی تاوەکو براکەی دەگەڕێتەوە ئامادەنین تەرمی کوژراو وەربگرنەوە تاوەکو ڕێڕەوی یاسایی خۆی وەردەگرێت و بۆ ئەو بابەتە شێنراوەتە شاری هەولێر و لێکۆڵینەوە لەلایەن هێزەکانی پۆلیسی کۆیە دەستی پێکردە دواتر دەهێنرێتە پزیشکی دادی شاری هەولێر لێکۆڵینەوە لەلایەن هێزەکانی پۆلیسی هەولێریش دەست پێ دەکات بۆ ئەوەی کە ڕێڕەوی یاسایی خۆی وەربگرێت بۆ ئەوەی کە چی هێزێکی دەمامکدار بووە کە لە ناو کۆیە لە ناو جەرگەی کۆیە ئەگەر تۆمەتباریش بێ کە دەبێت بە شێوەیەکی یاسایی بێ ئەوەی تەقا لە تۆمەتبار بکرێتن دەستگیر بکرێ وەکو خۆی دەڵێ کە پێشتر هیچ ئاگادارکردنوویەکی پێشوەختەی بۆ نەهاتووە بۆ ئەوەی کە خۆی
ڕادستی هێزە ئەمنیەکان بکە و چاوەڕوانن تاوەکو لێکۆڵینەوەکان تەواو دەبن و ئەم کەیسە ڕێڕەوی یاسایی خۆی وەردەگرێت.